آياته لقرآن ولكن لا تحبون الناصحين. خواهی گەورە فەرمێت بە ڕاستیەکەی یەکێک لە پێغەمبەران بە قەومەکەی وتۆ ئێوە خەڵکێکتان خۆش ناوێت کە نەسیحەتتان بکات. هەر کەسێک خۆی بێنێتە شوێنی هەر مامۆسایەکی مزگەوت باش لەو حەقیقەتە تێگەیە، باش لەوە تێگەیەت ناوچاوت ناوی خوات کاتێک دەست بخەیتە سەر برینی خەڵک، سەر بیر و باوەڕیان، کابرایەکی بەتەمەن، کابرای پیرێژنێک چەند ساڵێکە داوای لە قەبرێ کردو تۆ بدەی لە قەبرەکەی ئەو پێی ناخۆشە، بدەی لە هەدەفی دڵی پێی ناخۆشە. و لای زۆرینەی خەڵکیش ئەو کەسانی دەست ئەخەنە سەر برینی کۆمەڵگا بە تەبیعەتی حاڵ خەڵک حەزی پێیان نییە. ئەمەش نیشانەی سەرگەردانی خەڵکە، چونکە ئەگەر خەڵک پێی خۆش بێت، ئەگەر من پێم خۆش بێت کەسێک نەسیحەتم کا بڵێ ئەو مناڵە و نابێ ئاوا بکە، نابێ پێم ناخۆش بێت، ئەبێت دەستشی ماچ بکەم، دوعای خێریشی بۆ بکەم، بڵێم دەست و خۆش بێ ئاگدار و کردمەوە هەتا ئەو کوڕەمە و کچەمە و غەڵەتە نەکات، ئەو خێزانم فلانم ئەو کەسەمە و غەڵەتە نەگڕق لەو کەسە ببەستی کەشتی چاک و پێڵێ. ئەوەش واقعی ئەمڕۆیە، هەر لە عەقیدە و لە بابەتی ئەخلاقیات و لە کۆمەڵی بابەتی ترا بیگرە زۆر ئەزیەت و ئازارە دەی ئەنجا بەشێک لەو کەسانەی کە نیفاق لە دڵیانایە ئەگەڕێن بە دوای بچووکترین کەم و کوڕیتە. بزانن تۆ لە کوێ بۆ نمونە قەرزێک و کردو و نەوداوەت گریمان بەشەرە، بزانن تۆ لە چی سوچێکە دەنگدابڕینێک وەیە، ئەوان پێیان وایە کەیتر کەسێک پێوت کەسێکی ئامۆژگاریکار تر لای ئەوان مەلایکەیە. ئەوەش غەڵەتێکی زۆر گەورەیە، ئەوەش غەڵەتێکی گەورەیە. ئەمڕۆ کەسانەی بەرگری لە بیدعە و لە شیرک ئەکەن سوبحان الله ئەوانە لای خەڵک خۆشەویستن، ئەوانە چاکن، ئەوانە کەسانێکی بەڕێزن، ئەوانە کۆمەڵایەتین. ئەو کەسانەشی خەریکی تەوحیدن، خەریکی سنەتن، خەریکی چاکە خوازین، بیدعەتان لە عیبادەتەکانە بۆ دوورە خەنەوە بە عەمەل نایە، هیچ ئومێدمان پێی نییە. وتیان ئەی صالح قد كنت فينا مرجوا قبل هذا، أي بيغمر صالح سلامي خوي لسر بيه ورجامان زور بتوابو بس وادر نچويت. خلقي زور الرجاي با كسيق لا كسو كاركي خوي هي تاوكو أو كاري بو كاك خوي ايوه نالي الحمد لله ام كسا دروز بو لناو قوم كما لناو قرق كما اسا خلقي غير بيانا بو هر مزقوتي كخلي ناس خرزي ليقري. بەڵام ئێمەمانان چونکە لە ناو کەس و کار و خزم و قەوم و قیلەی خۆمانین زۆر جار بگرە بێڕێزیش ئەکەن بەرامبەرمان. هەرچەندێک لله الحەمد بێڕێزیەکی وان نەکراوە شایەنی باز بێت، بەڵام وەڵی کاتێک ئەو ئاەتانە خوێنیتەوە وەلەقەد نەعلەم ئەنەکە یەضیق صەدرک بما یەقولون، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باش ئەزانین ئەو قسانی کە ئەوانەی کەن تۆ دڵتەنگ ئەکات. و دەیەها جار هەر کەسێک لە ئێمە دڵتەنگ کراوی ناڕەحەت کراوی بوختانیشمان بۆ کراوە قسەی خۆشمانە بیستینەوە لەسەر جادە و لە مەجلیس و لەم لاولا، بەڵام حەسبی الله و نیعم الوەکیل گوێمان پێی نییە، چونکە زاین بەرامبەرەکەمان کەم تا زۆر نەفامە نەزانە. لا ئەوە گەر خۆت تووڕە بکەی لە وتارێکە لە محازەرەیەکە شتێکی باشی وە بڵێ دەرزێکی پێ بڵێیتەوە خۆش نییە، چونکە هەروە هاتووانەی پێشەوای دین بوون هەر باسی زەکات و سەرفیترە و مردوشۆرین و تعزية ومولود وفلان وفلان أما أمشتانا تازية بويا ولكن لا تحبون الناصحين.